ريدان 16 اكتوبر روشك خراب البشتخو هلال كركوك و دفرت كردستان اجدر و اداره هرمه كركوكش همي جها پترت ناليت شخرابيا و روشا پشتی 16 اکتبر شینگی وره کرکوک مایا بی پارێزگارەکە کورد شینگی وره هزاران هاوڵاتیەت کورد کرکوک بار کریا و نشم زفر نوه شینگی وره 142 پوستت اداریش دستت کردا اینای ندر شینگی وره پارتت کردی نشن اگرتی بن الکرکوک و نشیاینه پارێزگارەکی بدانم بو ویشاری شینگی وره کریارا تعریب خورتر بویا سر کرکوک و دورو برید کرکوک شینگی وره هزت حشد شعبی بالا دست بوین الکرکوک شینگی وره هاوڵاتی کرد یه کرکوکش به خدانیا کردت کرکوکت نالید دیماهی کریدانت نخوش یه خو پیشاندانت کردان کرکوک یه 2 ایلول بون بری 10 روزان و شهید کرنا 4 هاوڵات یا بتقیا هزت امنی پاشی بریارا دادگاه فدرالی در حق زفرینا بارگاه پارتی بو ویشاری روشا ویشاری رابردو افرو صباحی گل ایکم پارێزگار کردی ویشاری پشتی 2003 برایز عبدالرحمن مصطفى خیر هاتی ما مصطفى سرچاوا دسه میدیاکار و چالاکوانجی کرکوکت گل مدابن بو پسیارکردنش برایز پارێزگاری اوجی ناصر مالا حکیم چالاکوان عزیز اولی روزنامه نوس و یونس احمد روزنامه نوس هیچ بخیراتن سرچاوا بری بچینه اتناف برنامه خدا پیگ و بغدینه و پانوراما تایبت السر او ریدانت پشتی 16 اکتبر الکرکیک ریداین حکوومەتی عێراق 18 دوانزەی 2023 دیاری کردووە بۆ بەڕێوەچوونی هەڵبژاردن لە نێویاندا کەرکووکیش بەشداری دەکات بۆ بەڕێوەچوونی هەڵبژاردنەکە 15 پارێزگا دەگرێتەوە سەرەڕای ئەوەی محەممەد شیع سوودانی بڕیاری ڕادستکردنەوەی بارەگای ئەنجومەنی سەرکردایەتی پارتی لە کەرکووک داوە بەڵام سەرکردایەتی و ئەندامانی حەشدی شەعبی بڕیارەکەیان ڕەت کردوتەوە و دەستیان بە خۆپیشاندان و گرتنی ڕێگای سەرەکی کەرکووک هەولێر کرد لەسەر ڕێگاکە چادریان هەڵدا و پاساویان ئەوە بوو کە دژی جێڕانەوەی بارەگاکانی پارتی دیموکراتی کوردستانن لە کەرکووک کە لە 16 ئۆکتۆبەری 2017ەوە لەلایەن هێزە عێراقیەکانەوە دەستیان بەسەردا گیراوە دوا بەدوای ئەوە خۆپیشاندانی هێمنانە لە کەرکووک دژی ئەم گردبوونەوەیە لە گەڕەکە کوردیەکانەوە ناڕەزایەتیان دەربڕی و لە ئەنجامی تەقەکردنی هێزە چەکدارە عێراقیەکان 4 هاونیشتیمانی کورد شەهید بوون 15 دیکەشیان بریندار بوون ئەمەش با لێکەوتەکانی 16 ئۆکتۆبەر هەژمار دەکرێت 6 ساڵ بەسەر ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەری 2017دا تێدەپەڕێت ئەو ڕووداوانەی بوونە هۆی شەهید و برینداربوونی ژمارەیەک لە پێشمەرگە و هاوڵاتیانی دانیشتووی ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستان جیا لەو زیانە مادیانەی بەرهاوڵاتیانی کورد کەوت زیاتر لە 200,000 هاوڵاتی ئاوارەی هەرێمی کوردستان بوون تاوەکو ئێستا بەشێکیان نەگەڕاونەتەوە زێدی خۆیان و قەرەبوش نەکراونەتەوە لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر پرۆسەی تعریب بە شێوەیەکی چڕ جێبەجێ دەکرێت بە جۆرێک ڕێژەی عەرەب 120 لە ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم زیادی کردووە زیاتر لە 21,600 خێزانی عەرەب و تروکمانی شیعە لە ناوشاری کەرکووکدا نیشتەجێ کراون نزیکەی 3264 خێزانی عەرەب لە دەرەوەی کەرکووک نیشتەجێ کراون بە گوێرەی مادەی 140 لە دەستوری عێراقدا پێویستە دیمۆگرافیای کەرکووک لە ڕێگەی ڕاپرسی و سەرژمێریەوە یەکلایی بکرێتەوە ئێستاش مەترسی ئەوە هەیە ئەگەر بەم شێوەیە پرۆسەی تعریب بەردەوام بێت ئەوە گۆڕانی گەورە لە دیمۆگرافیای ئەو ناوچانە ڕوودەدات و ڕێژەی عەرەب بە شێوەیەک زیاد بێت کە لە ئایندەدا کورد نەتوانێت زۆرینەی ڕەسەن پێک بهێنێت لە دوای 16 ئۆکتۆبەرەوە حکوومەتی عێراق دەستی کرد بە گۆڕانکاری و لابردنی کورد لە پۆستەکانی کەرکووک کورد 142 پۆستی ئیداری و تەنفیزی لە دوای 16 ئۆکتۆبەرەوە لەدەستداوە گرنگترینیان پارێزگاری کەرکووک و سەرۆکی ئەنجومەنی پارێزگا و قایمقامی کەرکووک بوون لە دوای شەڕی داعش لە ساڵی 2014 و کشانەوەی هێزە عێراقیەکان لە ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم هێزەکانی پێشمەرگا بە هاوکاری هاوپەیمانان توانیان ئەو ناوچانە بخەنە ژێردەسەڵاتی هێزە کوردیەکان بەڵام لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەرەوە دەسەڵاتی کورد 150 خاچی کوردستانی لەدەستداوە مامۆستا عەبدوڕەحمان جارێکی تر بەخێر بێ زۆر سپاس بەرنامەی
لەسەر نەکوکیەکانەوە تایبەتە لەسەر شاری کەرکک و ڕووداویەکانی ئەو ڕووداوانەیە ئەو دوایە لە کەرکک. جەنابەت ڕەوشی ئەو شارە چۆن هەڵدەسەنگینی ئێستا؟ پێشی زۆر سپاس بۆ جەنابتان و بۆ ئەم خوشکبرا خۆشەویستان و هەموو کارمەندان و بینەرانی خۆشەویستی کەناڵ 24 دیارە ڕۆژی کەرکک خۆتانزان نەک ئێستا کە هەر لە دێر زەمانە ڕۆژیش ئالۆز بووە. کەرکک مای کێشی هەموو ئەو ناخۆشی و کێشانی کردنەوەن سەرکردای سیاسی کوردیا وەکو کورد و لەگەڵ حکوومەت یەک لە دوایەکانی نەکەر ئێستا کە لە زمانی مەرەجێت و حتا گاتە ئێستاکەش کەرکک مای ئەو کێشانە بوو کە لە نێوان نەدولا هەبووە. لە سەرەتای دۆزینی نۆت لە کەرکک لە ساڵی 1927 کێشەی گۆڕینی دیموگرافیای کەرکک دەستی پێ کردووە. هەر شتێک تازەنێ بەڵام ترۆپی ئەو دیموگرافیای دژی پێکاتەی کورد بەگشتی ینی خەڵکی تیان هاوردۆ و جێگەدایان ناو دەزیاتی خەڵکە ڕەسەنەکەی خۆی. بەڵام ترۆپی ئەو سیاسەتە لە زمانی سەردەمی بەعسا کرد چی لە 63 چی لە 2016 کە دووبارە دەسەڵاتیان وەرگرتەوە بە چڕوپرتریش دوای نسکۆی شۆڕشی ئەیلوول لە ئەنجامی ئەو پیرانگیڕی کە لە 6 ئازار 1995 کە لە جەزایر کراو بووە هۆی ئەوەی کە شۆڕشی ئەیلوول نسکۆ بێنێ و ئەو کات لەو کاتە بەدووا تەبیعی زۆر بە چڕوپری دەست کرا بە گۆڕانکاری دیموگرافیای کەرکک بەردەوام و تا 2003 کە گۆڕەکەی لە عێراق کرا بەردەوام بوو. دیارە خەڵکی زۆر ڕسەنی کورد و توکمەش لە کەرکک دەرەکران خەڵکی تر هاتە جێیەکەیان دانرا بەڵام دوای 2003 کە ئەو گۆڕانکاری ڕوویدا ئەو پرۆسەی ڕاگیرە دەست کرابووی کەەوە خەڵکی ئەو خەڵکانی کە دەرکرابوون لە شارێکی خۆیان بتوان بە ئاسایی بگەڕنەوە بزیادی باپیری خۆیان و بە شارێکی خۆیان شادنەوە بە کەسوکاری خۆیان شاد بنەوە بەداخم ئێڵێن باشی زۆرشان ئەو کاتیش هەر نهاتبووە. دەستکرە نەهێشتنی ئەو ئاسەواری ئەو سیاسە خراپانی کە لە سەردەمی ڕژیم باسا ئەنجامدرا لە کەرکک بە نەهێشتنی ئەو ئاسەوارانە هەنگاوی باشنار کاری چاکرا ئیشی باش کرا زۆر بەرەو پێشچوون بەڵام دیار بوو هەر لە سەرەتاوە جێبەجێکردنی مادەی 140 ئێستا بۆ سەرۆژدەم بەڵێ دوای ئەو کە بۆ چارەسەرکردن کێشەکان و سەری هەموو شەو کێشەی کەرکک ناوچە هاوشێوەکانی یاسایەک دەرکرا بە ناو یاسای بەڕێوەبردننی ئیدارەی دەوڵەتی عێراق بۆ قۆناغی گواستنەوەتە قانوندار دەولە في المرحلة الانتقالية لو أنا مادي 58 چارەسەری کێشەی کەرکک ناوچە هاوشێوەکان دانرا بۆی سێ قۆناغی بۆدانا قۆناغی ئاساییکردنەوە باردۆخەکە دوای ئەوە سەرژمێرێک بکرێ دوای سەرژمێرەکەی استفتای بکرێ خەڵکە خۆی بە دەنگی خۆی بڕاب دەسەر چارنووسی کەرکک چی لێبێ کەرکک بچێتە هەرێمی کوردستان بە خۆی بمێنێتەوە سەر عێراق بیا هەریمەکی سەر بەخۆ بێ ئەو مادەی کە جێبەجێ نەکرد کاتی خۆی بەڵام دوای کە دەستور دەرکرا و پەسەند کرا بە زۆرنەی دەنگی خەڵکی عێراقش پەسەند کە لە زیاتر ستا هەشتای خەڵکی عێراق دەنگجادا بە دەستور پەسەندیان کردەوەیە مادەی 140 دانرا ئەو قۆناغانە گواسترای بۆ ئەو مادەیە کەواتە دیسان ئاساییکردنەوە بارودۆخی کەرکک دوایی سەرژمێرێک بە لە کەرکک سەرژمێکی ڕێکوپێک لەسەر ئەساسی سەرژمێری ساڵ 1950 کە ئەتماد بکرد و مقیاسێک بۆەوە قۆناغی سێمش ئستفتا بکرێت بە دەنگی خەڵکی کەرکک چارەسەری کەرکک دیاری بکەن لە سەرەتاوە دیار بوو خەڵکێکەکەم خەڵکی شۆڤنیە ناو دەسەڵاتی عێراقا نیان هێشت بە هیچ شێوەیەک ئەو مادەیە جێبەجێ بکرێت کاتیش بۆ دیاری کرا کە ئەو مادەیە جێبەجێ کرد کۆتایی ساڵ 2007 ئەوە لە کۆتای 2000 سیویشی 2007 ئەو مادەیە بە تەواتی جێبەجێ بکرایە کە بە قەناعەتی من و قەناعەتی هەموو خەڵکانش ئازان ئەگەر ئەو مادەیە جێبەجێ بکرا لە کاتی خۆیە یا لە پێش ئەم وەختەیە ئەم کێشانێکی ئێستاکە ئێمەی کەرکووکی و کوردستانی و عێراقش هەمووی بەدەستی ئەوە ناڵێنێ بۆ تەمایز سێرێشە بۆ هەموو لایەن هیچی نەماوە ئەگەری نەجێبەجێکردنی مادەی 140 چ بوو ینی بۆچی جێبەجێ نەکرا خەڵکانێک و پێی باش نەبوو ئەو مادەیە جێبەجێ بکەن بە هیچ شێوەیەک ئەنۆز ئەکەەوە خۆی بمێنێتەوە کەرکک کێشەکان چارەسەر نەکرێ و چارەسەری کەرکک کە نەکرا معناوی کێشەکان بەردەوام بێت پێی کاتە ئەسلیەکانی ئەو شارە هەر لەگەڵ جێبەجێکردنی ئەوە بەشی زۆری من ناتۆم لێ بەڵام بەشی زۆر لەگەڵ ئەوەیە کە جێبەجێ بکرێت چونکی هەموو ئەزانن بە جێبەجێکردنی ئەو مادەی کێشەکان چارەسەرەکرێ مشاکلەکان نامێنێ کە کێشە چارەسەرکرا خەڵکە بە ئاسوودەی ئەژێ ئەمڕۆ هەر ناخۆشیێک و ملانێک و کێشەیەک لە هەر شوێنێکە هەبێ خەڵکەکە ناڕەحەت بێ خەڵکە بێزار بێ خەڵکە زەرمەندە بێ بەڵام هەر ئاشتەوایی و خۆشی و پێکۆژیانی ئاشتیان هەبێ هەموو خەڵکە سوودمەندن هەموو خەڵکە بە خۆشێژین ئێمە لەو فەتەی کە لە کەرکووک کە ئاشتەوایی هەبوو پێکۆژیان هەبوو کەس لە کەس ناکەوت هەموو ژیانیش خۆشمان بەسەر کێشەمە نەبوو بەڵامتان بینی
ئێمە لەم دەڕۆژی ئەخیرا کە ئەمۆزعەکە دروست بوو چی بەسەر خەڵکی کەرکووک هات کام پێک هاتە ناڕەحەت نەبوو هەموو پێکاتەکان بە کورد و تورکمان و عەرەب و کورداشور هەموو خەڵکانی کە لە کەرکۆشبین هەموو ناڕەحەت بوون هەموو تەنگ بوون هەموو دەزویر بوون هەمویان پیان ناخۆش بۆ وەزعەکە ڕوویدا ڕاستە یعنی بە شێوەیەک ڕوویدا کە نەبووای بوو بە بە هیچ شوێک بەڵام ڕوویدا مە بەسم لە ئەوەیە کە هەر گرژ و ئاڵۆژێک لە هەر شوێیەکە بێ بە تاکید ناڕەحەتی بۆ هەموو شوێنێ مامۆستا هەستێک هەیە لای کورد تایبەت لای کورد کە پێکاتەی کورد لە ناو کەرکووک تووشی دژمنداری دەبیت تووشی غەدر دەبیت لای پێکاتەکانی تر ئەو هەستە ڕاستە یانیش ئەو خەلکانەی کە ئەو کارانە دەکەن نە خەلکی ئەم شارە هاتوونە ناو ئەو شارە من بە دڵنیای پێتانێم خەڵکی کەرکووک پێکاتانی کەرکووک هیچ خراپەیەک و ناخۆشێک لە بینێنە نییە من تێکەڵیانم من لە کەرکووک لە دایک بوومە لە ساڵی 1950 تا ئێستا کەرکووک بەجێ نێشتووە بە هیچ شێوەیەک لەناو هەمویان هەموو ئێستاکەش علاقەم لەگەڵ هەمویانە باشە خەڵکی کەرکووک خەڵکیشی باشن حەز لە یەکتریان خۆشەوێ خزمەتی هەیە پەیوەندی زۆر باش ناو پێکاتەکانی کەرکووکە هیچ کێشەیەک نییە کێشە ئەگەر هەبێت ناو سیاسەکان ژیان گەیاندا ئەوەی کە ئەسقانێکتری بشکێن بەڕاستی خلافات هەیە بیرروباوەڕی خۆیان هەیە ئەوش مەسەلیشە ڕەوایە چون شار حیزبەکە دانرێ هەوڵەدا استراتێژی ئامانجی پێ بگە بەڵام ئەوە نیان کە دەشتە ڕۆژۆ ناخۆشی و گرژ و ئاڵۆزی بە تاکید خەڵکانێکی ئەم وەزعی پێ ناخۆشە ئینسانی توندڕە و لە هەموو نەتەوەکانە هەیە لە کوردشا هەیە لە تورکمانشا لە عەرەبشا هەیە لە کورد و ئاشوورشا هەیە لە وڵاتانی دەرەوە لە ئەمریکا لە وڵاتە زورهێزەکان ئەبینین خەڵکانی ینی توندڕە و کێشەیەک دروستەکەن زۆر جاهێرشەکان سەر کەنیسەکان مزگەوتەکان جێگە گشتەکان خەڵکی زۆر ئەبنە قوربانی هەموو شوێنێکەیە لە کەرکووش بەدەر نییە خەڵکانێک کە توندڕە و لە هەموو نەتەوەکان حەز ناکەن ئەم ڕێک و پێک و تەبایی کە ناو کەرکوو هەبێتن تا سەر بێ خۆشی گوزارەی خەڵکی کەرکوو نەبێت هەوڵدن کێشە دروستکەن لە هەموو لایەنەکان بۆ ئەوە تەبیعی من نادوانم یعنی دەستی تومەت بۆ هەموو پێکاتەکان دروستکەن نەخێر پێکاتەکان هەمویان پێکەوە تەبان ڕێک و پێکن یەکتریان خۆشوێ ژنخوازیە ناوێن خزمەتی لەوانێ هەنەیە شاراکەتی اقتصادیان ناوە هەیە هەموو شتێکیان ئەوان کێن ئەوان دژی گەڕاندنەوەی بارەگای پارتی نەبوونەوە کەسی توندڕەوەی لەوانە دەروی کەرکات بێنەوە ناو کەرکووک بەس کەسەکان توندڕەون حەز دەم تەبایە ناکەن ئەوانی ڕێگای نێوان هەولێر و کەرکووکیان گیرەوە ئەوە ڕێگەگرتنەکە بە قەنەعەتی من خەڵێکی گەورە بوو نابووە بە هیچ شێک ڕێگە بگیرێ چونکی تۆ ینی یەکەم بارگای کە بارگایش پاتی حیزبێکی گەوری حیزبەکە یەکەم حیزبی بڕۆکە سەر ئاستی کوردستانی عێراقشە بارگای چۆکەم حیزبەکانی بارگایکی بارگای خۆتی کێشەیەک نییە گە بێتای دانشێ بەڵام هەر لایەنێک هەر کەسێک هەر بە هەر شوێک بێتن ئەگەر ناڕازی بێ لەو ئینەیە ئەتوان مانەگرێ باسی لە دەور ڕێگاکەمان بگرێ چادری خۆی هەڵدا لەو شوێنە جێگە زۆرە بتوان چادری خوان هەڵدەن و مان بگرن بەڵام تۆ بێ ڕێکە بگرێ ڕێگە تو هەر لەو حیزبە ناگری کە تۆ حەزناکەی بێت بۆ کەرکووک ئەر حەزناکە و بارگەی بدەیتێ ئەو ڕێگەیەکی گشتی ڕێگەی نێودەوڵەتیە خەڵکانیشی زۆر ناڕەحەت بوون بەتایبەتی و گەڕەکانی گەڕەشی شوارە ئەو ناو کەس خەڵکانی زۆر ناڕەحەت بوون چی ئەوەی ئۆتۆمبیلە بەتایبەتی بارهەڵگەرەکان بە جادە و کۆڵانەکان ئەڕۆیی جادیان تێکدا خەڵکی ناڕەحەتکرد نەخۆشیان هەیە دوای ئەم خەڵکی کەساکە تۆ ئیبینی خەڵکێ دێ بۆ هەولێر نەخۆشی هەیە سەردانیەکە مراجعەی بۆ نەخۆش هەیە تەلەبێ هەیە دێت ئەخوێنێ لە کەرکووک فەرمانبەر هەیە دێ داوامە کاچی لە کەرکووکی لێرانە هاتوچێکی یەکجا زۆر هەیە لێرەوە بۆ ئەوروپا ڕوە کاڵا و کشت و کاڕشتی وا لە هەموو شوێنێکە خواردەمەنی هەمووی لە دەروی عێراق بەم بڕێگا دێت ئۆڕا بۆ بچی بۆ کەرکووک بۆ خواری کەرکووش ئەمانە هەموو کێشی زۆر گەورە زەریش زۆر گەورە خەڵکەدا هیوادارن جارێکتر بە هیچ شێوێک ڕێگەگرتن دوورکەون لە ڕێگەگرتن بۆ ئەوەی کێشە دروست نەبێت لە کەرکووک شتێکە دروست مامۆستا لە ساڵی 2003 تا 2017 ینی ماوەی 17 ساڵ شاری کەرکووک پارێزگار کورد بوون وا بزانم نیوی ئەو وەختە مەلاجی خودت جەنابەت بی وەک پارێزگاری ئەو شارە و هێزەکانی ئەمنی کوردیش پێشمەرگەش لە کەرکووک هەبوو لەو ماوەیەک ماوەی 17 ساڵ کورد چی توانی بکرد لە کەرکووک لە بەرژەوەندی پێکاتەی کورد ڕاستە لە وەختی ئێمە شارەوانەیە کێشە هەبێت ناخۆشیاش بەڵام قەت نەگەشتە ئەم وەختە با ئێمە وەکو ئیدارە هەموو شاری ئەومان بۆدەن بە هیچ شێ فەرق و جیاوازیمان نەکرد لەگەر هیچ پێکاتێکە هەمویان لەسەرێک ئاستێک بنەگەڵ هەمویانە وابزان برا خۆشەویستان کەرکووک ئەزان و ئاگادارن جەنابیشتان نەکرد ئەزانی و ئاگاداری و ئێستش ئەتوان خەڵکی کەرکووک پرسن بە هیچ شێوەیەک ئێمە فەرق و جیاوازیمان لەگەڵ کەسان نەکرد بە شێوەیەکی یەکسان لەگەڵ هەموو لایەنەکان مامەلەمان کرد حەزمان کرد غەدر لە کەس بکەین هەموو دەرگامان واڵا بوو بۆ هەموو خەڵکی کەرکووک ئەوەی بیستایە بە هیچ کێشەی هەبوایە ئەوەی بمان چارەسەر کە چارەسەرمان نەکرد
بۆمان چارەسەرەکە هەڵمادا لە لایەنی پەیوەندیدارە چارەسەری بکەین لەبەر ئەوە ئێمە لەخوا بزات ئەو فترەی کە بەتایبەتی ئێمە لێ 8 ساڵ لێوە بووین کێشێکمان نەبوو لەگەڵ هیچ لایەنێکە و ئێستاکەش ئەوان شایدیمان بۆ ئەدەن من ئەو ناڵێم هەر کەسێک لە هەر بەرپرسیارێک لە هەرچ ئاسێکا بێ ئەبێ وەکو کەرکوچێک سێر کەرکوب بکە وەکو کەرکوچمام لەگەڵ خەڵکی کەرکوب بکات بەیشێک فەرق و جیاوازی نەکا چونکی ناکرێت کەسانێک کە لە وەزیفەیەکەوە وەزیفەیەکی گشتیە وەکو پارێزگار توی باوکی هەمووان بی وەکو بەرغبری هەر دام و دەستگایەک لە هەر ئاستێکا بێ ئەبێت چای لە هەمووان بێ بۆ هەموون وەکی خزمەتی هەمویان بکە ئازێتی کەس نەدان هەوڵدا بە هیچ شێک کێشە دروست نەبێت کێشێک لە هەر لایەکە بوو ئەبێ هەوڵدا بە زووترین کات پێ بگە ئەو کاسەر ئەو کێشەیە و نهێڵ کێشەکە گەورە بێتەوە لە کاتی خوای ئێمە ئەومان کرد نەمان هێشتی کێشیش گەورە لە کەرکا دروست بێ ئەوش بۆ مای ڕزامەندی هەموو لایەنەکان و هەموو پێکاتەکانی کەرکوب بەڵێ دەچینە میوانەکانی ئێمە لە چالاکوان و ڕۆژنامەنووس لە کاک ناسر مەڵە حەکیم دەست پێ دەکەین ئەگەر پرسیارێک هەبی مامۆستا عەبدوڕەحمان بەخوای ئەمن پێشەوەی پرسیارێک بکەم مداخلەیەکی بچووکم هەیە طبیعی مامۆستا زۆر جوانی فەرموو ئەوەی ڕوودەدا لە کەرکووک ئەوەی خەڵکی ئەو شارێ دەزانێ پێکەوە ژیانی لەو شارە بۆ دەڵێن مەسەرەن کەرکووک شاری برایەتی و تەبایی و طبیعی دەمێکە بۆ نزیکەی قەڕنێکە چێت سێنەتەوەی زایدەن ئەقلیاتی بڵێن مەسیحیەکان لەو شارە پێکەوە ژیاون ژنخوازیان هەبووە لەسەر قسەکەی مامۆستا طبیعی هەمویان پێکەوە ژیاون ئەوەی کە ڕووی دەدا لەوانەیە خەلەلێک دوای من باسی دوای 2003 دەکەین دوای ئازادکردنی ئەو شارە خەلەلێک هەبووە خەلەل ئایا لە کۆمەڵی خەڵکی دەرەوەی ئەو شارە خەلەلی دروست کردووە یاخۆت ئەگەر لە تەرەفی ئێمەش بێ کوردیش ببێ خەڵکی ئەو شارە نەبووە ئەگەر هەڵەیشی تێدا کرد بێت چکە ئەو شارە هەمیشە پێکەوە ژیاون ژن و ژنخوازێکی زۆرەیە ئەگەر مۆزوعی پرسیار طبیعی ئێمە پرسیار لە جەنابیان چی بکرێ بۆ ئەوەی خەڵکانێک چ نەوع خەڵکانێک تەخویل بکەین بۆ ئەوەی ئەو شارە هێور ببێتەوە ینی کۆمەڵی خەڵک دەبێت دەستنیشان بکرێ و خەمخۆری ئەو شارە بێ بۆی هێور ببێتەوە ئەو شارە زۆر سپاس کاکناسە بەڕاستی هەمومان ئەزانین خەڵکی کەرکووک خەڵکی باشی تایە خەڵکی ئینسان زیێری و بتوانای تیا هەیە خەڵکی تیاتوانێت چارەسەری کێشەکان کاتوانە هەڵدا لایەنەکان نزیک کات لە یەکتری خەڵکی وامان زۆر لە هەموو نەتەوەکان ئێمە ئەبێ هەوڵ دێن بە هەموو لایەنێکمان لە یەکتری نزیک بینەوە ئەو کەسانی کە ئەتوانن ئەم کارنە ئەنجامدن زۆر وەکو باسم نەکرد هەمویان دابنشن پێکەوە هەوڵ بدەن چارەسەری کێشەکان بکەن نێڵن هیچ کەسێکی دەرەکی لە هەموو نەتەوەکان ئەگەر لە کورد بێگەل تورکمان لە عەرەبی لە کەلداشور بێ لە هەر لایەنێکەوە بنابێ دەسوەدام کە ناو کەرکووکە کەرکووک بۆ کەرکووچەکانە کەرکووک بۆی کە کەرکووشەکان بتوان چارەسەری کێشەکەی خۆیان کەن و ئەشتوانن و هەموو لایەنەکانی ساکە ئەبینین و ئاگدارین و لەم ڕۆژانش هەمووان بینیمان هەستی هەموو خەڵکی کەروپێکاتەکانی لەگەڵ ئەو وەزعیا بوو کە ڕوویدا و هەمووشان پیان ناخۆش بوو هەموو دڵتەنگ بوون دڵزویر بوون لەبەر ئەتوانین ئێمە لە هەموو پێکاتەکانی کەرو خەڵکانە کەڕژێن بتوان دابژن پێکەوە بە حەکیمانە چارەسەرێک بۆ کەرک بدۆزنەوە نێهێڵن هیچ کێشێک لە کەرک دروست بێ ئەگە هەر کێشەیەک دروست بوو بە زووترین کات پێی بگەن و نێهێڵن گەورە بێتەوە لە جێگەی خۆی کپیکەن و بیکوژنەوە عەزیزە خان ئەگەر پرسیارێکی هەبێت لە مامۆستا عەبدوڕەحمان لە سەراوشی کەرکووک بەڕێ سپاس بۆ ئێوە ئەلبەتە پرسیاری من بۆ مامۆستا عەبدوڕەحمانەوەیە مامۆستا گیان هەڵبەتە بینین لە شاری کەرکووک لە ئێستادا بە دۆخێکی ئەمنی و ئیداری و سیاسی یاخود جۆرێک لە ناهاوسەنگیە تێئەپەڕێت ئێمەی کورد ئەگە بە یەکگرتووی و بە دەستەیەک ئەتوانین چارەسەری ئەم دۆخە بکەین یاخود هەوڵک بدەین بۆ هێورکردنەوەی دۆخی کەرکووک بەڕێزت باس لەوە کردکەوە ئێمە لەگەڵ هەموو نەتەوەکانە پەیوەندیکی باشمانێ پەیوەندیکی پتەومان هەیە ئەمە هیچ کاریگەری نەبووە لەسەر دۆخی کەرکووک بەتاکید کاریگەری هەبووە بەڵامەوە کە جناوت فەرمووتەوەی کە یەکگرتووی بەڵێ بە یەکگرتووی هەموو شتێکە کرێ بە یەکگرتووی هەموو شتێکە کرێ ئێمە کاتی خۆی گەبێتە سەر حەقەت
کەبەرەی کوردستانی دروست بوو دەستکەوتی زۆر گەوری دەبوو بەڵام کە پرش بڵاوی بۆ جیاوونەوە ملیۆنانەی کەوتە ناو زۆرشمان لە دەستدا کاتی خۆی من لە کەرکووک لە ساڵی 2005 کە هەڵبژاردن کرا لەبەر ئەوەی کە هێرز بوون دەستی برایەتی کەرکووک کە خۆم سەرۆکایەتی مەکرد ئێمە لە کۆی چولێک ئەندام 26 ئەندامان دەساورد ئەمە لە ئەنجامی یەکگرتووی بوو بەڵام بە پەرتەوازی و بە پرتوای بە هەر کەسێ بۆ خۆی دەستی خۆی دابگرێت و دەنگەکان ئەفەوتێت دەنگ ئەڕوا دەنگ نامێنێ لەوانەیە ئەو نزبێ بەدەست نێنین ئێمە ئەگەر خۆمان ڕێخین ماڵی خۆمان ڕێخین بە دڵنیای ئەتوانین دەست بۆ کەسانی تش دەرێشکەین دەست بۆلایەنەکان تش دەرگە ئەوانش بەخۆشی بەخواڵ دێن لەگەڵ قساکەن بەڵام ێگە پەرتەوازی چەند لایەنی بین باش ئەوان بێن لەگەڵ کامان قسە بکەن لەگەڵ چ لایەکان قسە بکەن لەگەڵ چێ چارەسەری کێشەکان بکە لەبەر ئەوە یەکگرتووی و تەبایی نێوماڵی خۆمان زۆر ئاساسی بۆی کە بتوانین دەست بۆ لایەنەکان تش دێشکەین من دڵنیام ئەگەر ئێمە یەکگرتوو بین خەڵکی کەر خۆم پێک و یەکگرتووە بین ئێمە هەر باسی خۆمان ناکەم باسی هەموو لایەنەکان ترشەکەم خۆ ئەوان پەرتەوازیانتیایە خۆ ئەوانش هەموو یەکگرتوونین بڵێن ئەوان شەمیان یەکگرتوون لەنا ئەوانش جیاوازیە خلافاتی ناکۆچی هەیە بەڵام ئەوانش حەقوایە ئەوان شێکگرتوو بن بە هەموومانە بتوانین ڕۆژی کەرکووک ئارام بکەین و ڕشکرد خۆشکەین بیگەنە بارودۆخی کە هەموو خەڵکی کەرکووک بە هەموو پێکاتەکانیەوە ژیانێکی خۆش بەرنەسەر خۆشگوزارین بۆ هەموو خەڵکی کەرک دابی بکەین نهێڵن کێشە دروست بێت و ئەم وەزع ناخۆشی کە دروست بوو لە ئەنجامیە چوار لاوی گەنجی بێگوناح بەبێ ئەوەی هیچ شتێکیان هەبێ خاوەن ماڵ و مناڵ ئەو هەم ناڵان هەتی کران ئەو جگەری هەم دایک و باوکە سووتێنرا ئەو هەم ژنە بێوژن کران لە پێناوی چییان کردبوو کارێک هەبوو ئەو کارەکە ئێمە گوتمان ناڕەوا بوو کردنی زیادەکە لە ئەنجامی 6 ڕۆژ بەردەوام بوو ئەم گەنجانە هەستان ناڕزاییشان دەربڕی داواکەیان ڕەوا بەس ئەوە جادەکە بکەن خۆ نەستان شەڕێکن بەڵام زۆر بەداخەوە کەوتنە گیانن بۆ شوێی کە بینیمان ئەو خەڵکانە شەهید بوون بە ناڕەوایی هیوادارم ئەو لژنەی کەساکە دروست کراوە لە حکوومەتی عێراق و لە پەرلەمانی عێراق بتوان سەردا و بدۆزن و بگەنە ئەنجامی ئەو کەسانێک ئەمە ئەنجامداوە بە سزای خۆیان بگەن و هەوڵ بێن ئێمە خەڵکی کەرکدارێتن نهێڵین ئەم بارودۆخە بە هیچ شێوەیەک دووبارە بێت مامۆستا جەنابەت گوتی ئەو پێکهاتەکانی تریش ناکۆکییان هەیە نێوانیان وەک چۆن ناکۆکیرە نێوان پێکهاتێک کوردیش هەیە بەڵام تو نبینی کاتی دەبیتە بابەتەکە دەبێت دژی کورد ئەوان یەک هەڵویستن پێکەوە بەتەکی دوایە بەڵام ئێمە بۆ خۆی یەک هەڵوێست نەبین ئێمە کاتاکە بۆ خۆمان نەگەڕێتەوە ئێمەش با یەک هەڵوێست بین ئێمەش با یەکگرتوو بین هەموو ناکمان یەکگرتوو بێ ئێمە حەزەکەین هەموو خەڵکی کورتە بابن حەزەکەن هەموو خەڵکی کەرکووک پێکەوە باشە ئێمە بێنێ ئەنجومەنی پارێزگادانرێ حتمما لە نێوناری هەموو لایەنەکانی تیاابێ ئێمە گرژ و ئاڵۆزیە توانین خزمەتی خەڵکی کەرکوون ناتوانین ئێمە ئەگەر خۆمان ناوخۆمانە ئەم ململانی ساکە نەقلیکەین بۆ ئەنجومەنی پارێزگا بە تاکید ڕنگدانیش زۆر سەلبی ئەبێ اینجا لەگەڵ لایەنەکانی ترشە بەڵام بابێت تەبابین ئەو 5 ئەندام و بە کۆتاکەش و کابێت 16 ئەندام ئەبێ هەمویان نوێنێری خەڵکی کەرکووک بن هەموو شێکلی وەلاوەنێن هیچ خلافاتێکیان نەبێ هەوڵدەن بەشی خۆرای و خەڵکی کەرکووک بەگشتی بێنەوە بۆ کەرکووک چارەسەری کێشەکانی کەرکووک بکەن خزمەتگوزاری بۆ کەرکووک بێنن کەرکووک بەڕوو پێش بەرن نهێن کەرکووک بەو دواکەوتی بێنە مافەکانی کەرکووک نەخورێ ئەمانە باس ئەگەر ئێمە بەو وەزعی ساکە بەملانی ناخۆشی بچنە پێشەوە بە تاکید کاریگەری سەلمان بەسەر پێکاتەکانی تریش بەڵێ کاک ڕۆژنامەنووس یونس ئەحمەد ئەگەر پرسیارێکت هەبیت سپاس وەڵام من پرسیاری ئەوم هەیە مامۆستا مێ بگەڕێنەوە بۆ بابەتی مادەی 140 مادەی 140 قەرار بوو کە لە کۆتایی 2007 کۆتایی بە پرۆسی جێبەجێکردنی مادەی 140 بێ بەڵام ئێستا لە پاش ئەو هەموو ساڵە دابڕاندن لە جێبەجێکردنی ئەو مادەیە ئایا لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر و ئەم بارگژیانی کە لە شاری کەرکووک ڕوویداوە دیموگرافیای شارەکە زیاتر نەگۆڕاوە لەوەی کە مادەی 140 داوای دەکرد کە ئاسایی بگرێتەوە بە تاکید مادەی 140 ئەگەر باتە وەکو باسمانێک باتە جێبەجێ بکرای سەر کێشان هیچی ناوە هیچ دروست نابوو کێشانە کەرکووک بارودۆخی زۆر ئاساییە بوو ئێستاش ئەوەی کە ئێمە ئەیبیسن و قسەی لێکرێت ئەو کەسانی کاتون تەکرد تا ساکە حەقی دەنگدانیان نییە ئەگەر بزانین بە نازم قانون انتخاباتەکە کە کراوە ئەوانی کە تازە هاتون حەقی دەنگدان نابێ هەست کەسێ لە پارێزگای خۆی دەنگ بداتن لەبەر ئەوە مەفروض نییە ئەوانەی کە هاتوون سەر لە کەرکوژین کاریگەری نەرێنیان هەبێ لەسەر بارودۆخی کەرکووک و ئەنجامدانی هەڵبژاردنەکان ئەبێ خەڵکی کەرکووک بێ ئەو سجلاتی کە هەبوو کە ئیسنادەکە ساڵی 1950 بە پێی ئەوە ئەبێ خەڵک بەشداری دەنگدانەکە بکە نابێت خەڵکی جیاواز لەوانیان دوو لەوان بەشداری بکەن هەڵبژاردنەکان ئەگەر ئەوە بکرێ
مادی ئێستش جێبەجێ بکرێ کاریگەری خۆیە بێ بۆ ئاساییکردنەوە بارەجۆخی کرد. مامۆستا دەڵێن ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر لێدانی هەموو ئەو دەستکەوتەکانی کورد بوو کەمەوە لە ماوەی 17 ساڵ ینی دروست بوو لێدانەکەی بە سفر جەنابەت لەگەڵ ئەو قەناعەتە یان تۆ ڕایەکی جیاوازت هەیە؟ وەڵا بە تاکید کاریگەری بناتۆ بڵێن بە سفر بەڵام کاریگەریش زیاد گەورەی هەبوو زۆر زۆر دەسەڵاتی کوردی لە کەرکوونەما زۆربەی زۆری هەر زۆری پۆستە ئیدارەکان کە ئیدارەکان ئەمنەکانش بەدەست کردەوە بوو زۆربیان سندرایەوە ماوەتە بدەستم نالە بەدەستیانەوە هیچ بەڵام زۆر کەم بۆتەوە ئەوەی کە جەناب ئیشار پێدا و ژمارەکەشتدا ئەمانە کاریگەری زۆریان هەبوو کورد ئێستاکە دەسەڵاتی کوردی زۆر لاوازە لە کەرکووک ئەو دەسەڵاتی کە پێش 2010 کوردی وستاکە نەماوە وێساکە کاریگەری کورد لە کەرکووک زۆر کەم بۆتەوە ئەوش لێکەوتەکانی ئەو وەزع بوو کە ڕوویدا هیوادارم ئێمە کەیساکە انتخابات دەست پێکات و بتوانین بەشێک بە هەڵبژاردن و بە یەک دەنجی و یەک ریزی بتوانین ئەگەر دەنجیش باش بێنین خەڵکانی کەرکووک بچن بەر و سندوقی دەنگدانەکانەوە خەڵکی خوان هەڵبژێرن بتوانین بەشێک لەو ئەو شتانێک کە دەستماندا بیگەڕینەوە. ڕێژەی کورد لە پاش 16 ئۆکتۆبەر کاریگەر بووە ینی کاریگەری نێگەتیفی لێ بووە لە ڕێژەی کورد خەڵکیش زۆر کەرکووک بەجێهێش دوای 16 ئۆکتۆبەر بەشیشی هاتەوە هاتووت بەڵام بەشی زۆرش تاسە نهاتوتەوە بەڵام ئەو کەسانە بێبەش نەبوون لە حەق دەنگدان من هیوادارم ئەو کەسانە بۆ کاتی دەنگدان بێنەوە بۆ کرد دەنج و خۆیان بدەن دەنج و خۆیان نەسووتێنن بێنەوە بۆ کرد دەنگ خۆیان خۆ دەنگکانە دەست نەچوە بەڵام خۆزگە خۆ حەزەکەم بەهات نایەوە دا کەرکووک کەس بە جۆری بۆ تایبەتی خۆیەتی عملیای تعریب آن ینی چۆن بوو پاش 16 ئۆکتۆبەر ینی ئەوە بوو چالاکتر لێ هات ینی لەسەر کەرکووک و دەوروبەری کەرکووکمە زۆر دەبیستین لە دەوروبەرە کەرکووک لە هەندێک دێ و لە هەندێک جێگا ینی کورد دەردەکەن جووتێرەکانی کورد ینی هەوڵ هەیە ئەوەی کە ئەبیستین لە پەڵکانە و لەو شوێنانە بە شێو ئاوشێ ئەو شوێنە لە تۆبزاوەکە بینین لە تەلەڤیزیۆنەکانش بینین کە هەوڵێک کە خەڵک بێتەوە بەڵام تا چاکە خۆشبەختان خەڵکە خۆیان ڕێگر بوونە نەیانشت ئەرزەکان لەستن دەوردەجێکی خۆیان ماون وێساکە شوا بینین جوتیاری کورد و تورکمان لە تۆبزاوە ماوەی زۆر مانیان بەستا و چادرێن هەڵداوە و بەبێ ئەو ڕێگەش بگرن داشتێکی خۆیان و ناهێڵن ینی خاکان ئەرزەکان نێبسەندرێتەوە زیەکان نێست بسەندێتەوە هەتا ساکە مقاومیان کرد و دانیشتۆزیەکەی خۆیان هیوادارین ئەو کێشەش نەمێنە چارەسەر بکرێ ئەوانش دیسانە گەڕێمەوە ئەگەر مادی 140 وەکی ساکە لەو ڕێکەوتنی کە کراوە لە ڕێگەی ئیداری دەوڵەت کە لەم ئەخێرا کە نوێنەی کورشی تایە بە هەردوو حیزب سەرچێکە پارتیوشی تایە کە ڕێکەوتنی مادی 140 جێبەجێ بکرێت ئەگەر جێبەجێ بکرێت بەتاکید ئەم کێشان هەموو چارەسەرکرێ و هیچی نامێنێت. بەڵێ لانی هەر گرێدای بە ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر 142 پوست یعنی لە کورد لە دەستی کورد دەرهێنان یعنی ئەو شێکێک لە کاریگەرەکان احتیمالە کاریگەری خراپ لەسەر هەبوونی کورد لە کەرکووک بێت. تاکید وایە بنسە باسمان نەکرد ئەو وای کرد کە دەسڵاتی کوردی لە کەرکووک کەم بێتەوە دەسڵاتی کوردی دابەز زۆر 142 پۆست وەک جەنابتان ژمارەکە لای خۆتان زیاترینتان کردووە کەم نییە 142 پۆستی کاریگەشتە بێ لە کەرکووک دەست پێ حتمما کاریگەری سەر بێ لەسەر خەڵکی کرد لەسەر کوردی کەرکووک بەتایبەتی و یەکێک لە ینی کاریگەرە خراپەکانی ئەوە کە نێوماڵی کورد لە ناو کەرکووک ینی لێکترازان دروست بوو ناکۆکی نێوان کورد تا ئێستاش کورد نەیانتوانیە ینی پێک بین لەسەر چارەسەریەک بوو کەرکووک بەڕاستی ئەوە گەورەترین نەخۆشیەکە نەخۆشی ئەم ملمانێن ناکۆچی و پێکدادانێک تریش تش زۆر ناخۆشە ئەو بینستاکە ئەوەی کە بە یەکتریەکەن زۆر بەداخەوە لەجاتی ئەوەی هەوڵدێن کەساکە چۆن بگەنە ئامانجەکانمان چۆن چارەسەری کێشەکان بکەین لەگەڵ بەغداش نەکە ناو کەرکووە ئێمە کەوتو ئەم ملمانێ هیوادارم لێرە داوان لێکم بە زۆر بە تکایان لێکم با ئیتر بەس بێ ئەم وەزعە نزیک بوون لە یەکتری چارەسەری کێشەکان بکەن یەکڕزگی نێوماڵی کوردی و نێوماڵی کەرکووچی بپارێزن نەهێڵن کێشەکان گەورەتر بێتەوە لە هەر شوێنێک خلافێکە بچووکش بێت زوو بکەن سارە بکەن بیکوژن نەفچین بەنزینتیا بکەین و ئاگەرکە خۆشکن گەورەیکەنەوە ئەمە ئەرجی هەموو خەڵکانە بەتایبەتی ڕۆشنبیرەکان ئەبێ هەوڵدن بە هەموو لایەکیان فشار بکەن سەر هەموو لایەنەکان بۆ ئەم کێشان نەمێنێ و بتوانن دەنجی خەڵکی کەرکووک بپارێزن و نەهێڵن دەنگەکان بە فیڕۆ بڕەوە بتوانین تۆزێک لەو یان بەشێکی زۆری ئەو دەستکەوتانێک دەستماندا و بیگەڕین یعنی ئەگەر کورد نزیکی یەکتر بن لەوانە سیاسیەکانی کورد بەتایبەت ئەو لایەنە کاریگەرەکان لەسەر ساحەی کوردی لە کەرکووکیان لە حتا لە هەرێمی کوردستان ئەگەر نزیکی یەکتر بن و بگەنە
ینی پێک هاتنێک نێوان خۆیاندا تو بڵێ بتوانن ڕەوشی کەرکک بگەڕنەوە وەک جاران پارێزگارێکی کورد بۆ کەرکک بدانن بەجۆری دەستور ئەنجومی پارێزگا خۆی بەرپرسە لە دانان و هەڵبژاردننی پارێزگار لە هەر پارێزگایەک ئەمە دەستورە و ئەمە حتا یاسای هەڵبژاردننی ئەنجومی پارێزگاکان ئەمەیە پارێزگار داناندرێ پارێزگار هەڵبژێدە لایەن نوێنەرانی خەڵکی ئەو شارە یا ئەو پارێزگایە ئێمە کە ئەگەر هەڵبژاردن ئەنجام دراو کوردی هەر نەتەوەیش دەستۆنی بەدەست هاور حتمما ئەو کەسابێتە خاوەنی ئەوەی کە بتوانێت پارێزگار دابن ئەگەر تۆ کورد توانی ژمارەیەکی زۆر لە ئەنجومەنی پارێزگا بەدەست بێنێ بە تاکید خۆی توانێت پارێزگار بۆ خۆی دابێنێتەوە چەوە دەستور و خانوایە کەس ناتوان ڕێگیرەوە بکە بەڵام ئەگەر نتوانێت ئەو بکە بە تاکید ئەو لانەی کە دەنجی زۆر دێنن ئەو لایەنە ئەتوانێت بۆچی ئەو دژاتیە بە تایبەت لەگەڵ پارتی هەیە لە ناو کەرکک لەلایەن پێکهاتەکانی تیران لەلایەن هەندێک کە تا ئەو ڕادەیە یعنی ڕێگا نەدەن پارتی وەک حزبێک بگەڕێتەوە یان بارەگەکانی بگەڕێتەوە کەرکک تا ئەو ڕادەیە محکەمەی فیدرالی بێتە ناو بابەتە و بڕیارێکی لەو ڕەنگە بدات جار مەسەلەن محکەمەی فیدرالی محکەمەکە ئەوە وەکو من یاساناسێک باسەکەم قەرارەکەی قەراشی ئەمیری وڵایی پێڵێن ئەمری وڵایی قەراشی نهایی نییە ئەو مجرد ئەو نادەم بۆ ئەوی کەوا ئەو بڕیاری کە دراوە ڕابۆستێ محکەمە بڕیارێکدا پێ ئەگوتی ئەمری وڵایی لەسەر عەریزەی داواکەیدا بەڵام ئەو قەراشی نهایی نییە ئەوە ئەمێنێتەوە بۆ ئەنجامی بینین داواکە ئەگەر هاتو داواکە محکەمە بڕیاری دا بۆ ئەویکەوە ئەو بارگای نەگەڕێتەوە ئەوە ناگرێت ئەو بڕیارێت تەزبیتەکە بەڵام ئەگەر داواکە ڕدەوە محکەمە قبولی نەکرد ئەگەوەشەی شکلی بێ بەخساسی خۆی نیە بە هەر شوێ ڕەت کرایەوە ئەو بڕیارش نامێنێ ئەو ڕاوستانی بڕیارەکەی ڕیسی ئەنجومەنی وزیران نامێنێ ئەو بڕیارێکی کۆتایی نێنەکەی محکەمە بەشێک بڕایکی کۆتایی تو بڵێ ئەو منعان ئەو نەڕازی بوونە لە سەرگەڕانەوەی پارتی لەسەر بارەگایە یان لە سەرگەڕانەوەی پارتیە بۆ کەرکک خۆی بەپی ئەو قسانی کە جۆمان لێ لایەنەکان هیچ دانیشەمانی ئەوانەیە کە پارتی بگەڕێتەوە بۆ کەرکک و حیزبێکی گەورە حیزبێکی کاریگەر حیزبێکی خەباتیش دوور و درێژ لە ساحی کوردستان ساحی عراقی حیزبێکی ساکە ژمارەی زۆر لە ئەندامانی پەرلەمانی هەیە پۆستی باڵا هەیە لە بەغدا مشاریکە کاریگەری خۆی هەبوو لەسەر دامەزانی حکوومەتی عراق لە 2003 حتای ساکەش بە هاوکاری لەگەڵ لایەنە سیاسیەکانی تر وەکو یەکێتی وەکو لایەنەکانی تریش ئەوان وای حسابەکەن کە ئێوە لاریان نێبێنەوە بارگاکان تریان وەرگن بەڵام ئەوان بۆوە هینەکە بەس ئەم بارگای کە دەبەر ئەوەی کە قیادی ئەمەلای مشتریش تیاویش هێمایەکە بۆ ئەوە بەڵام بە قەناعەتی منەوە هیچ هۆیەک نییە بارگە بارگی خۆیان حەقی خۆیانەکە بە ناوی دانشن دوایش مەفروض نییە بارگای سوپار ناو شارا بێ مەفروض لە دەروی شارا بێ ئێمە کاتی خۆشی کە ئێمە لێوبووین بە هیچ شتێک نەمانش قیادی ئەمەلا دروست بێ وەکات لە وەختی ئێمەش ئێمە ڕێکوتنێکمانە بوو سوپا ئەبێ لە دەروی شار بێ نێتە ناو شار و پۆلیس و هێز ئەمریکانی تە ناو شار حمایەتی شارێنەوە زۆر بە ڕێک و پێش ئەسۆر ڕێوە و هیچ بارگایکی سوپاش ناو شارە نەبوو دەگەڕینەوە هاوکارەکانمان لە ڕۆژنامە نووسان و شەلەگۆن بەڵام لە کاکی یونس دەست پێ دەکەین ئەمجارە کاکی یونس ئەگەر پرسیارێکت هەبێت پرسیارێکم لە مامۆستا عەبدوڕەحمانەوەیە لە دوای وازهێنانی تو دەست لە کار چێژانەوەی تو لە پارێزگاری کەرکک 2011 کۆتاییەکانی 2011 بۆ بەڵێ 3/4 لە 3/4 تا 2017 بە پرۆسەیەکی سەرکەوتوویە زانیان نا ئەگەر نابوو من ئەو تەقیمە دەبڕێ ئەوەی کە دوای منات جێگەی منی گرتەوە من ئەگە تەقیم ئەو کەم بۆ من جوان نییە ناتوانم ئەو تەقیم کۆم باشە بڕینە ڕۆژنامە نووس عەزیزەوەلی ئەگە پرسیارێکت ئێوە خۆتان تۆ تەقیم شتۆکە خۆتان لە کەرکوژیاون ئەتوانن بەراورد بکەن لەگەڵ هەردوو فترەکەیە مامۆستاگیان من پرسیاری منەوەیە کە کورد بەگشتی لە کەرکوک وەلێنراوە بەسیترین شت دەربڕینی مافی ڕەوای خۆیەتی هەڵگردنی ئاڵای کوردستان قەدەغەیە فرۆشتنی قەدەغەیە ئەمە کۆمەتی بەڕێستان بزانم ئایا بۆچی ئێمەی کورد لەم شارەدا چی وەکو هاوڵاتی چی وەکو ڕۆژنامەنووس چی وەکو چالکبان بۆ ناتوانین دەربڕینی مافی نەتەوەی خۆمان دەربڕین هەمووی پەیوەندی بۆ بە ڕۆژی کەرکوو هەیە پەیوەندی بۆ سیاسەیەکە لە کەرکوو دروست بووە پەیوەندی بۆ هەیە کە لێکەوتەکانی ئەوەی کە دووبارە کەرکوک لایەن حکوومەتی عراقی هاتوو ناوی خەڵکانی کورد پۆستەکانە دەستدا ئەو پۆستە گرنگانی بەدەستی لە دەستیدا ئەو کاتە خۆتانزان عەلەمی کوردستان لە هەموو شوێنێکە بوو لە هەموو کونجێکە هەبوو کە کاتی خۆ حتا پێشبەرگە کە شەڕ لەسەر ساتەکان عەلەم هەبوو ئەڵا هەبوو بەڵام دوای ئەو وەزعی کە ئێستا ڕوویدا لە کرد دوای 2017 بە تاکید وەزعەکە گۆڕا ئێستا خەڵکانە کاتون پێیان ناخۆش ئەو شتە بکرێ ئەوش مافیش ڕەوانیە
هەرێمی کوردستان هەرێمێکە دەستوریە هەرێمێکە ئاڵای خۆی هەیە ئەو ئاڵایش ئەبێ ڕێز لێ گیراوە بێ لە هەموو شوێنێک ئێساکە تۆ بەرپرستانی هەرێم کاسم بۆ دەروی عراق بۆ شوێنەکە دیبن ئەزێ ئاڵای کوردستان بۆیان دان وەکو ڕێزێک بۆ کوردستان یعنی حەق نەبوو ئەو بڕیارە وەرهینکردا هیچ نەبای ئاڵای کوردستان وەک ئاڵای هەموو لایەنەکانی تر ڕێزی لێ بگیرە. کاکی ناصر مەلا حەکیم پرسیارێکت هەیە؟ بەڵێ من وەڵا سێ پرسیارەی کەمیان ڕەتیان بەیەکەوە یافم بکەم تەبیعی یەکگوتاری کورد بەڕای جەنابت یەکگوتاری کورد دەوری ئەوەی کە ڕوویدا ئەم ئەحداسانەی بەو دوایە کە ڕوویدا یەکگوتاری کورد لەوێ و ڕاگەاندن بە حەقات هەر یەک بە شێوازێک ڕاگەاندن دەوری خۆی نەبینی ئەوش یەکگوتار نەبوون لە سوۆسیال میدیایەکە هەر یەک بە جیاوازێک باسی ئەم وەزعی دەکرد دووش لیست بەڕای جەنابت ئەگەر یەک لیست بوایە ئەوە دەخڵقا ئەوەی کە ئێستا ڕوویدا بە تایبەتی ئەم دەڕۆژە ئەخیرە ڕێی جەنابت لەسەر ئەو بابەتانە پرسیارەکەی بوو ئافۆن یەکەمیان مەسەلەن یەکگوتاری کورد بووە بەڵێ بە تاکید مۆکس باسمان لێکەوت ئەگەر کورد یەکگوتار بووە یەک هەڵبێز بووە یەک مۆقیف بووایە زۆرش ئەگۆڕا وەک ستاکە نەبوو لایەنەکان تشت متمانیان زیاتر پیانە کرد زیاتر هاتنە پێشەوە وەک باسم لێ کرد کێشەمان ئینشاءڵڵا لەگەڵ لایەنەکان ترا بە هیچ شێوەیەک نابێ ئەگەر ئیلا من باسی تونتڕ ناکەم ئەوانە بەڵام وەکو پێکاتەکان کە ئێمە وەکو برا پێکەوە ژین ژان هەموو شتێکمان پەیوەندی زۆر باشمان لەگەڵ هەموو لایەنەکان هەیە ئەوە هەموو کاتێکش یەک ڕزی و یەکلیستی مایەی سەرکەوتن بووە ئەمڕۆ کە بە جۆرەی ئەو یاسای ساندیگۆەوە ئەوە دەنجێک بڕاتن کاریگەریە بێ هەمووان نزانی بە لیستی جیاواز بە چەند لستێک هەموو لستێک دەنجیش زۆری ئەڕوە ئەو دەنگە زۆرە ئەگەر یەک لیست وایە هیچ دەنجیش ناڕووی حتمما بۆ خۆی ئەوەی کە کورسی زیاتر بەدەستبێنی بەڵام ئەگەر ئەوە نەبوو یعنی احتمالی زۆر هەیە دەنج زۆر مەمفوتی ئەوش بێتە کاریگەری بکدی دەوری سوسیال میدیا لەو مۆزوعی بەڕای جەنابت ئەگەر ڕاگەاندنەکان ئەوانش یەکوتارەکەوتی ئەو ملانەیە کە ناویانە هەیە ئەگەر بێت و ئەی طبعا چۆن نییە ئەی طبعا چۆن نییە ڕوڵایی مامۆستاتینە باسی هەلبژاردنەکان لە ناو کەرکووک جەنابەت ئامادەکاریەکانی لایەنەکانی سیاسی کوردی لە ناو کەرکووک چۆن دەبینی بۆ هەلبژاردن لە ئاستی ئەو کێشەیە لە ئاستی کێشەی کوردە لە ناو شاری کەرکووک ئێستا وڵای یەکەم شت ئەوەی کە ئەبینم ئەو وایە پێکەوە بوونایە بەڵێ لە 2009 خۆتان زانن هاوپەیمانی کوردستانی دروست بۆ هەر بۆ پارێزگاکانی کەرکووک و نینەوە و دیالەش بۆ هەرسێکیان کە هەرخۆشن هەستەوریشی هاوپەیمانی هەڵبژاردام لە نەتیجا بۆ 32 حیزب لایەنی سیاسی بەشدار بوون بەمە کە تۆماشمان کرد کاتی خۆی ئەوە یەکەم یعنی سەرکەوتنی زۆر گەورە و بەدەستکەوت ئاماداخەوە کاتە هەڵبژاردن نەکرا بەڵام مساکەم بە نازم چوارستە پێنجستە کورد دابزێتە بە تاکید کاریگەری سەربی ئەبێت لەسەر مۆزوعەکە نابووە بۆایە حەزمانە کرد هەمویان بەیەکۆ بهاتنا پێشەوە بۆی کەوەکە باسمان لێکرد دەنگمان نەفۆتیەوە بتوانین کورسی زیاتر دەستبێنین کەرکووک پاش خۆپیشاندانەکانی ئەم دوایە پاشا ڕۆژەکە جەنابەت چۆن تەماشا دەکە ینی بەرەو کوێ دەچیتن هەڵویستی بەغدا چییە بۆ ئەو کاریگەری خراپەکانی کە ڕوویدان لە پاش ئەم خۆپیشاندانەوە شەهید بوونی 4 هاوڵاتی ینی هەڵویستی بەغدا چییە شتێک دەکرێتن ینی بۆ ڕازیبوونی کورد بۆ ینی لە ئاستی ئەو کارەساتە کە ڕوویدا ئەو کارەسات دڵتەزیێنی کە ڕوویدا کە دڵی هەمومان ناخۆش کرد ئێش و ئازاری خستە ناو دەرونی هەموو خەڵکی کەرکووکەوە بە هەم پێکاتەکانش باسی لەکەم بە تایبەت کورد بۆ مایی یعنی وەزعش زۆر ناخۆش لە کەرکووک دروست کە هەتا ساکەش ئاساوارەکەی ماوە ناو دڵی دەرونی هەموو ئێستاش ئەو لوزدانی کە دروست کرا و دوو لوزنە ئەبێت دروست کرابێ لوزنێژی پەرلەمانی لوزنێژی حکومی ئەوانە لوزنێژیان لە کەرکووک بوون لە ڕۆژی سێشەم لە کەرکووک هاتوونتە کەرکووک لەگەڵ لایەنەکانە دانیژ قسەیان کرد بۆ لێکۆڵینەوە بەڵگەنا مشتەکان دراوە دەستیان هیوادارم ئەو لوزنانە بگەنە حەقیقەت بێ ڕاستەکان و ئەو کەسانی کە بوونەتە هۆی ئەم گرج و ئاڵەزی و ئەم ناخۆشی کە ڕوویدا و ئەو کارەستا دڵتەزیێنەی کە ڕوویدا لە کەرکووک بیان دادگا و بگەنە سزای خۆیان ئەگەر بێت ئەو کارانە بکرێ ئەبێتە هۆی ئەوەی کەەوە یعنی ئارامێک کەرکووە دروست بێ
هەموو لایەنەکان ئێمە ئازانین هەموو پێکاتەکان لە کەرکووکە دڵتەنگ بن بۆ کاری کە ڕوویدا و هیوادارم کە جایێتە ئەو شتە ڕوو نەداتەوە حکوومەتی عراقی بە هاوکاری لەگەڵ هەموو لایەنی پێکاتەکانی کەرکووک دەست بە ناو دۆست یەکتری کێشەکان چارەسەر بکەن گوێیان لێ ڕابگرن لە پێکاتەکانی کەرکووک جۆ ڕابگرن چۆن کەرکووک بەرەو پێشوە چۆن چارەسەری کێشەکان بکەن چێ حەقوال بەردەوام بەرپرسانی حکومی لە بەغدا جۆ لە نوێنانی خەڵکی کەرکووک بگرن چۆن چون چارەسەری کێشەکانەکەن بەمەنجێکرد نوێنانی خەڵکی کەرکووش پێکەوە بڕۆن دیسانە نەک بە پرتەوازی بڕۆن ئەم بۆ لای خۆی ڕابچێش ئەو بەلای خۆ ڕابچێشەکەم بچێ ئەو بشتێنێت ئەو بچێ ئەو بشتێنێتەوە نا هەموو نەتەوەکان باسەکەم هەموو پێکاتەکان باسەکەم پێکەوە بڕۆن کاریگەریان زۆر گەورە ئەبێ و ئەتوان چارەسەری کێشەکە بکەن و ئەتوان شاری گەور بکەن سەر بەغدا بۆی کە بتوانن مافی خەڵکی کەرکووک بەگشتی بێنەوە بۆ کەرکووشەکە. بەڵێ ئێستا پاش ئەو ڕوودەوانە هیچ محاولەیەک هەیە مناڵێم لە سیاسیەکان لە بەغدا یان لە حزبەکان یان لە محافەظە لە کەرکووک لای پێکهاتەکان کە وەک بڵێن ینی محاولەیەک گەیاندنی ئەم پێکاتەنە بۆ نزیکبوون لە یەکتری و چارەسەرکردنی کێشەکان یعنی شتێکی بڵێم شتێکی مجتەمەعی لە ناو کەرکووک نە شتێکی سیاسی نە شتێک سەر بە بەغدا بیت نە شتێک لەسەر هەرێمی کوردستان بیت شتێک هەر ئەو پێکاتانە خۆیان ئەوانی ئاسلی کەرکووک ینی نزیکبوونێک نێوانیان بۆ چارەسەرکردنی ئەو کێشانە کاکە مەدووکم لە پێش ئاماژەم پێدا کێشە نێوان پێکاتەکانی کەرکووکانیە دەزانم بەس هەنگاوێک بنێن بۆ چارەسەرکردنی ئەو کێشانەی کەڕووی هەیە هەموو لایەنەکان هەموو کەسی باش ناهوم پێکاتەکان هەوڵدەن بە هەموو شێوەک جاتی گژی و ئاڵازی و ناخۆشی دروست نەبێ هەوڵەدەن کێشەکانی کو چارەسەر بکرێ وای ساکەش ئەبینین هەوڵدەن بەڵام کێشە ئەساسیەکەش ئەگەر بێتە حەقیقەت ئەگەر کێشەکان بە تەواوەتی لەسەرەوە چارەسەر نەکرێت کێشەیەم لایەنە سیاسیەکان لەنێو خۆیانە کێشەکان چارەسەر نەکەن ئەم گرژ و ئاڵۆی زۆی کێساکە نێوان لایەنە سیاسی سەرێکیەکانی عێراق هەیە چی بە هەرێمی کوردستان و چی ناکورد چی لەگەڵ بەغداش هەیە ئەبێت چارەسەر بکرێت چارەسەر نەکرێ ئەم کێشانە کێشە لاوچەکان وردەوە دروست دەبێتەوە چارەسەر کێشەکان بکرێت بگەنە ئەنجامێکی باش کە لە پەرلەمانی عێراق لە حکوومەتی عێراق لەوانە چارەسەر بکرێت ئەم کێشان نەمێنێ حتمن کاریگەری بێت لەسەر بۆ خوارەوە زیاتر تەبایی و یەک ڕزی و یەک هەڵوێستی هەموو پێکاتەکان پێکەوە ئەبێت تەمایی ئەوەی کە کێشەکان چارەسەر بکرێت و کێشێک نەمێنێت مامۆستا تو وەک کەسایەتیەکی کورد لە کەرکووک توانیە خوب پارێزی ینی وەک کەسێکی بێلایەن بەڵام لەگەڵ ئەوەش وا بزانم لایەنە سیاسیەکانیش لەگەڵ جەنابەت هەمویان هیچ کێشیان لەگەڵتو نییە وا بزانم کۆکن لەسەر جەنابەت تو چ داخوازیت هەیە لە لایەنە سیاسیەکانی کورد پاش ئەو ڕوودەوانەی کە ئێستا ڕووداوە ئەو کارەساتە کە چار شەهید بینە لایەنە سیاسەکانی کورد لە هەرێمی کوردستان چی بکەن تا کەمێک ینی لە کاریگەری ئەو کارەساتە لەسەر کورد لە کەرکووک کەم ببێت یەکەم هەنگا ئەوەیە بنزیکبوون لێت یاکەم هەنگا ئەوەیە ئەم شەڕی ئیعلام و قسەکردن و ناشرینکردنی یەکتری ئەبێ ڕایگرن اینجا نزیک بوون یەکتری دابش بە هەمویانەوە بەرنامەیەک دابنێن کار بکەم بۆ ئەوی کە بتوان فشاری گەورە بکەنە سەر هەموو لایەنەکانی کە دشت بە بەژۆندەکانی خەڵکی کوردستان خەڵکی کەرکووک جوولێنەوە کاریگەریەکان نەهێن ئەو کاریگەری هەر فشارێک بخەن سەر بۆی کا بتوانن مافەڕەوەکانی خەڵکی کوردستان و خەڵکی کەرکووک خەڵکی و لایەنەکان بێن نەدی ئەگەر ئەوە نەکەن بە دڵنیایەوە ناتوان بگەنە ئەو چارەسەری کێشەکان بکەن ئەگەر دەرفەت جارێکی تر بوو کورد ڕخسا کە پارێزگارێکی کورد ئەبێت بدانڕێتن و لە جەنابەت یان ویست لایەنە سیاسیەکانی کورد کە جەنابەت جارێکی تر بیا پارێزگار بڕیاری تو چی دەبیت؟ وەڵام من بڕیار ئەوم داوە کە ناتوان بیکەم جاتەوە پارێزگارە خەڵکی وەمش وەکو من زۆر لەخوا بزار لە کەرکووک خەڵکی باش ئەتوانن ئەو جێگەیان بگرنەوە ئەو کارە ئەنجام بدەن من 8 ساڵ بۆ 8 ساڵەوە بووم ینی بەڕاستی ئەوەی کە بمان کرا کردمان ئێستم نەوەڵامی ساکە ناکەم بەڵام پێم باش خۆ خەڵکی تر هەیە لە کەرکووک بتوان ڕێک کۆنەسەری بەڵام ئەگەر ڕێک نەکەوتن لەسەر یەکێک و تەنیا بۆ من زەحمەتە بۆ من زەحمەتە باشە برادران ئەگەر پرسیارێکتان هەبیت پێش بەرنامەکەمان ماوەکی کەممان مایە ئەگەر فەرموو کاک یونس مداخلێک مێ کۆمنتێکم هەیە بەڵێ بە بیرروڕای من هێزێک کە بە منطقی هێز هەبێتە هات بێتە ناوچەکە بڕوای بە هێزی منطق نییە ئەمانەی کە بەهێز هاتوونە ئیش لەسەر ڕوتێک لە کۆمەڵگاکەن ئیش لەسەر ڕوتێک لە بیرکردنەوەی چەند کەسێک لە کۆمەڵگاکەن کە لە مەسلحەتی خۆیان بێ ئەو کەسانی کە
لەگەڵ ڕوتی ئەمانە لەگەڵ ڕوتی تونند و تیژیە هەڵەکان ئەمان دەست لە پشت ئەوانەدەن ئەوانەی کە بەهێز هاتوونە هەرگیز بڕای بە ئەوانی بەهێز هاتینە بە ئاشتی ناڕۆن بە ئاشتی بەهێز دەڕۆن بە ئاشتی ناڕۆن چونکە ئەمانە بڕوایان بە هێزی منطق نییە ماخۆیان بە منطقی هێز هاتوونە بۆیە ئەمانەی کە ئێستا ئەیانوێ ئاژاوە دروستکەن سەر لەبەریان خەڵکی کەرکووک نین وەک مامۆستا ئەماژەی پێکرد ئەوانەی کە ئەستی کەرکووکن کوردەکە و تورکمانەکان و عەرەبەکان هیچ کێشەیەکیان لەگەڵ یەک نییە سلمی ئیجتیماعی خۆیان زۆر ئاسایی پارێزگاری لێکن بەڵام ئەوەی کە ڕۆدا کۆمەڵێکن لە دەرەوەی شارەکە هاتوون ینی تۆ تەسەوەر کە ئێمە وەکو ڕۆژنامەنووسێک لەنا ئەو خۆپیشاندانە نەبووینە ئەزانین خەڵکانێکی داگیرکەری پەڵکانە لەوێ بووە لە خۆپیشاندانەکان بوو خەڵکی حەویجە لە خۆپیشاندانەکان بوو یعنی ئەمانە کەسانێکی توندڕۆ و توندوتیژن ئەم لایەنە عێراقیانی کە بیرروڕایان هەمان بیرروڕایە دەست لە پشت ئەمانادەن بۆی سلمی ئیجتیماعی کەرکووک تێک بچێت پرسیارێکی هەبوو وانە هەر بەس وەختی زۆر کەممانمەوە بەڵێ لەسەر فەرمۆ خەڵکی ئەو شارە پێم وایە جەنابتان شاگەدارم ماوەیەک بەلێستە 3 ڕۆژ 4 ڕۆژ پێشستا زۆربەی ڕێز عەشرەتەکان کۆبوونەوە لەگەڵ قایدی عملیات لەسەر مۆزوعی کەرکووک بۆی پێکەوە ئەو مەشاکلانە نەمێنێت بەحەقات طبعی ئەو شنگاوێکی زۆر باشە زۆربەی ڕێز عەشرەتەکانی لەوانە ئیتی ئەوانی خۆشمانیشی تێدا بوو لەسەر ئەو مۆزوعی ئەو وەزعی کە ڕوویدا بەو دوایە وڵای من هەر مداخلەیەک پرسیارێکی من زۆر بە کورتیە بۆ مامۆستا عەبدوڕەحمان بۆ هەڵبژاردننی ئەم ساڵتا چەندێک گەشت بینن بە تایبەت بۆ نەتەوەی کورد ئێمە دایمە گەشت بینین و ئەگەر گەشت بینیش بین و من بزانم خەڵکی کەرکووک دێم بەرەو پیری دەنگدانەوە و ئەچن بۆ سندوق هەڵبژاردنەکان و هیوادارم هەمویان بەشداری بکەن ئەم دەرفەتر دەست نەدەن بۆی کە دەرفەتێکی باش هاتوۆت پێشەوە ئەگەم دەرفەتش لە دەست بدەن یانی تەبیعی شتی تر لە دەست دێن ئێمە ئەو شتیش ناخۆشە و هیوادارم ینی تەوەقعاتی تو بۆ ئەنجامی هەڵبژاردن ئەگەر بکرێت کورد زیاد دەبێت یان کەم دەبیت وەک مەقعد لە مەجلس محافظە حتا ئێستاکە ئەو هەڵبژاردنەی کە کراوە کورد ئەگەر نیوە کەمتری نەهاوردوو لە هەموو هەڵبژاردنەی کە هاتوون ئێستاش وا دەبیت یان هیوادارین وابێت هیوادارین زیاترش بێ بەڵام بێت چاوەڕی ئەنجامەکە مامۆستا دوای پرسیارەکەمان ڕۆلی هێزە هەرێمیەکان کاریگەریان لە ناو کەرکووکیانە بڕیاری خەڵکی کەرکووک ئەمە تورکیایە ئەمە ئیرانە عێراقە لە بەغدا ینی نابینی ئەمانەش ڕۆلیان هەیە بۆ تێکدانی ڕەوشی ئەو شارە ینی بەرەو بەرژەوەندیەکانی ئەولانە هەرچەند ئێمە نۆزاکە دوورین بەڵام بە حقیقت ئەوی کە ئایبیسی نەک لە کەرکووک لەسەرم ئاسی عراق دەستێوەدان هەیە نەک لەسەر ئاسی عراق هەیە ئەوش بێت هۆی تێکدان ڕۆژەکە لە هەموو عراق نەک بەتەنیا لە کەرکووکە لە شوێنیشتر کێشەی گەورە ئەوەیە ئێستاکە بتوانە بێن لە ناو پێکاتەکە هێزە سیاسەکان نەماوە لە بینی حکوومەت و لایەنەکان تر نەماوە هیوادان ئەو بتمانێ بێنەوە دی بۆی کە بتوان نزیک گونێک چارەسەری کێشەکان بکەن بەیگرتووی هەموو ئێمە کە بەحسی کەرکووکەین بەحسی کوردستانەکەن ئەوێ بەحسی عێراق شەمووی بکەین لە عێراقش ئەگەر بێت هەموو هێزەکان نزیک بن لە یەک ئەو ڕێکەوتانی کە ئەکرێ واژوەکرێت جێبەجێ بکردنەوە خۆی پاشگەز بوونەوە نەبێتایە متمانە بگەڕێت بۆ خەڵکەکە تۆ ئیمڕکەکە ڕێکەوتنەکەیت و کە جێبەجێنەکەن معنای متمانە نامێنێت کە متمانە نەماش کێشەکان چارەسەر ناکرێت قوڵە بێتەوە جەنابەت باس کرد و برادرانی تریش هەر خەڵکی کەرکووکن ئەوانیش ئەم شتە باس کرد کە لە نێوان پێکاتە ڕەسەنەکانی ئەم شارە هیچ مشکلان نییە مشکلە لەو کەسانەیە ئەوانی کە لە دەرەوە هاتن باشە یەک پرسیار من ئەڵێم ئەوانە بەهێز هاتووینە چ میلیشیا بنیان ئێستا بەهێز دەربکەن دەبیتە شەڕێکی قومی مثلا بڵێ ئێستا پێشمەرگە یان هێزی زێرەوانی یان ئاسایشی لێرە بێت بڵێت ئەوان ئەبێت بەهێز دەبشن ئەگەر بە خۆشی دەرنەچن دەبیتە شەڕێکی قومیە بڵێن نەتەوەی نێوان نەتەوە بەڵام ئەگەر ئەو پێکاتە ڕەسەنەکانی ناو کەرکووک خۆیان بڵێن ئێمە خەڵکی کەرکووکین خۆیان هەنگاو بنێن بڵێن ئەو هێزەی کە لە دەرەوە هاتن نامێنە لێرە با پێکە بە خۆشی بژین کاکەمن ئەو هێزانی کە هاتوونە هێزێکن سەر بە قیادەی قوڵاتی عراقین سەرکەنجبوون ژیان خۆی سەرکاتیەکاتن ئەو هێزانە وەکتۆ بە ئەمر هاتوونە ئەبێ بە ئەمر بگەڕنەوە مەسەلەی شەڕ و شۆر ناوێنە بەڕاستی
چارەسەری کێشەکان ناکات تونند و تیژی چارەسەری کێشەکان ناکە بە عکسەوە خوێن زیاتر ئەڕێژرێ ناخۆشی زیاتر بێ خەڵکی لەگەڵ ئەوانی بە هیچ شێوەیەک ئەبێ بە حەلێکی سیاسی بە ئاشتیانە لەگەڵ بەغدای ڕێکەون بۆی کە چۆن هاتن ئەو سەحبکردن بگەڕن جێگەی خۆیان و هێز ئەمنیەکانی کەرکووک لە پۆلیس ئەوانە و بارتیش وایە کە هێزێک دروست کرێت لە هەمووی خەڵکی کەرکووک لە ڕسەنەکانی خەڵکی پێک بێت و ئەوان توانن ئەمن و ئاسایش کرد بگرن دەست خۆیان ئەوەن شارەزای وەزعی کەرکۆن ئەتوان مامەڵ لەگەڵ خەڵکی کەرکوان لەگەڵ بارودۆخی کەرکوا بکەن بەڵام شەڕ هەر شەڕێک لە هەرچ ئاستێکا بێ بەڕاستی زەری بۆ هەمانە بێ هەمان لەبەر من لەگەڵ ئەوانی بێجگە لەوانەیە کە هێزن هاتوون من خەڵکیش هاتووە وەکی خەڵکی مناڵم خەڵکی سەر بە هێزە ئەمنیەکان یان لەسەر هێزە ئەمنیەکانی عێراق خەڵکی تر هاتووە وەک عەرەبی هاوردە هاتیە ناو کەرکووک ئەوانن کە احتیمالە خۆ پیشاندان دەکەن دژی هاتنی بارەگای پارتی ئان ڕێگا دەگرن نێوان هەولێر و نێوان کەرکووک ئەو پێکاتە ڕسەنەکە ناتوان ئەمانە تەڵا بکەن ئەمانە نامێنن دەربکەن ئەوانە کاتەکە یعنی پێکاتۆک و پێکاتە خۆتی شوێنی هێزی جوانێکە دەرام ئەمانە بۆکو باسم کرد بە اتفاقی سیاسی لە نێوان پێکاتەکانە ئەتوانێت بکە لەگەڵ بەغدای لەگەڵ حکومەتی بەغدای لەگەڵ دەسەڵاتدارین بەغدایە بەتایبەتی حکومەتی هەرێمی کوردستان لەگەڵ دەسەڵاتداری بەغدایەکتان ڕێکەون لەسەری هەمووشیانەوە ئەگەر بەهات و بتوانێت مادی سەد و جێبەجێ بکرێ ئەمانە هەمووی خۆی بە تەبیعی هەمووی چارەسەرەکرێ هیچ ئەم کێشان نامێنێت چونکی تطبیع واتە ئاساییکردن عنی چی یعنی بارەتەخۆک بگرێتەوە وەک جاری جارێن خۆی پێش 68 کە چۆن بێ وای لێ بێتەوە تەبیع ئەوانە هەمووی تەسفیاک نامێنێت و چارەسەرکرێت کێشە نامێنە کەرکووکە مامۆستا عەبدوڕەحمان مستەفا یەکەم پارێزگارێ کورد پشتی ساڵا 2003 gelek spas memnûn ku tu amade bûyî gel me bû beşdariyê di bernamê li ser û nakûkiyekan ew vê xeleka taybet ser Kerkûkê gelek spasê cenabê te dikeyin û dîsan spasiya sê çalakvan û rojnamevan ew ê beşdar bin gel me ji pisyarkirinê ji parêzgarî bînelê hêja û berkeftî hîn jî bixêr hatin serçava pê xweşhal bûyîn ku em şiyayîn vê xeleka taybet البرنامج لسر و نکوکیا کنه و پیشکش بکنین هیویدارم برنامه که مفاوید حتی جرقه دی اما هین گهینه ایک خاطر هوا و خود الگل هوا بید